ئەوە کووە؟ چی؟ حەزم لە ئەنەناسە. وەڵا ناس نییە مامەگیان، تەواوی بازارم گەڕا نییە. ئەی شلیک؟ ئوف مامەگیان، بەس بڵە بزانم چیتە بێ، وەڵا من پێڵاوەکانیشت خمە سەرسەرم، ئەو هەموو خزمەتت دەکەم. ئۆف لە من نەکەیت، ڕۆژی دەجا پێم بڵێ ئۆف، ڕۆژێ نەبین بڵێ ئۆن، هین ئەڵێم ئۆن، بڵێ ئاخ. خەتای تۆ نییە، خەتای خۆمە. ئوف مامە ئوف. لێم بێزارن، ئێستا با قارەمانی کوڕم بێتەوە دوو قسەی لەگەڵاکەم. وەڵا بێزانینە مامە. ئەوە هاتەوە، وەرە قارەمانی کوڕم، وەرە لەکوێی عەلەیکوم سەلام باوکە فەوتاوە. بەدەجەم شنەوە فەوتاوە، خزمەتم ناکەن، ئیهمال مەکەن. جا من لە ژیانمە هەموو شتەکان عەکسە. ژنەکەم ناوی ئاشتی بوو، هەموو ڕۆژ شەڕبان بوو. کوڕەکەم ناوی قارەمان لە پشی داترسێ. ئاخر ئەها نەکبەتێکە هی خۆمە، خۆم نەکبەتم. باوکەجان چی بوو ئاخر دە پێم بڵێ؟ هیچم بە قسە ناکە کاکە ئیهمالیان کردوم. هاجر جان وەڵا هیچم نەکردووە. ئەها سەیرکە هاجر جان ئەمەنە بوو نەرمە بە منەڵی بابە هاجر جان بە منەڵی بابە گیان. باوکەجان قوربانت بم چی وە پێم بڵێ بن؟ نە لە من بێزارن کورت و مختەسەرەکەی من هەڕۆم. منەچ بە خەڵەکەی پێی تەواو لە ماڵە نامێنم. آخر ئاجر جان وەڵاهی باوکە نازانم ئەوە هەموو آخر ئاجر جان تۆ بۆچی وارە باوکمەکەی؟ خەزانی چییە؟ ئەمن دەڕۆمەوە ئیسراحەتی خۆتان بکەن لەگەڵ بابە دانیشە. ئاجر دەیدی دوایکەوە دەیدی دوایکەوە. بوو نەرم ژنانی سەیریکە. آخر ناڵێ ئەم ئاجر دەوەرە دوایکەوە ژنانی سەیریکە مو نەرم دەی دوایکەوە. ئەی ناڵێ با خزمەتێکی ئەم ئامەم بکەم. دڵی خۆشە کوڕە هەیە. قارەمان ئاخ باوکە ئاخ ئەها وەڵی شەخصیاتی من نێژ باوکە. کوڕم شخصیاتی جاتە خودە لە ئەساسەکەنەوە من قوڕی تۆکەم بزە. لە گەڕک هەمووی وا تەماشایانە کردینەوە ڕۆشت. با بڕوات وازی دەبێنە با بڕوات. محاولە بکە بزانە ئەنەناسێکم بۆ پێ ناکەی کوڕم. باوکە ئاخر تۆ ئەم هەموو میوەیە وا لە پێشتا ئەم ژنە وەڵی تەخسیری نەکردووە ئەیبینم ئەخر نازانم چی نەکردو با بڕوا ئەنەناسێکی بۆ پێیان نەکرد خوا ژنە. ئای چەند خۆشە ئەڵڵا لەم حاڵە خۆشە ئەی چەند خۆشە توخوا لەم حاڵە خۆشە ئەی وەی لەم حاڵە خۆ ئەی وەی 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 دەدای برسێ دەدا ئەی ئەو بۆ ئەی بیا ئەی باوکە وەڵا کوڵ و کۆم دامرا موو بە ئەعزای جسمەوە نەما توخوا ئاخر ئەمە وەعزە هەڵا دەستم سووتە وی هەر هەڵکڕوزام هاتی تەوەڕۆڵە ئەوە چییەوە؟ ئەها دەسم سووتە ئەوەڵی دزیمان لێکراوە نەوەڵی تو وەعزەکە ئاواهی ئەها دەسم سووتە باوکە ئەو دەستە بەچی وای لێ غازەکەم داگەستان شتێک وتی موو بە جامەوە نەما ئەوە ئەم چایە هەموو تۆ خواردوتەوە؟ ئیتر هیوایەتەوە حەزم لە چایە کوڕم قسە و کردبایە خەتێکم بۆ ڕاچای لە خۆرێکەوە بۆ ژوورەوە ئاها چاوە لێە ژنەکە و تۆراوە بە من ڕابێت و بە من شەڕی و بە منە فرۆشیت ئاخر باوکە جان ئەخت خۆ ئەمە حاڵە دەی وەرە با برد بەم بۆ دکتۆرەوە نایم با بمرم باوکە جان تۆ دەست زۆر سوتاوە قەینا نایم بەخوا نایم دەوەرە چی نەمەعاون تۆ بێ ئێرە نایم بۆ یەو شوێن نایم ئەی چی بکەم ئێستا من ئەزانین چۆن من گەیشتومەتە قەناعەتی ئاوا ماڵ بە بێژن ناچێ بەڕێوە وەڵی وایە باوکە بەڕاستی وایە حەلێکم داناوان هەر بکوان نەجاتمانە بێ ئادەی بزانین ئەم حەلەت چییە؟ ژنێک بێنەرەوە من کوڕە بەخوا هەتا تۆ لە ماڵەیە بی من بە حەیاتی ژن نایەنمەوە ئەرە حەلێکی کەم لای ئەمەیان دەرەجەیەکە ئادەی بزانین ئەمەیان چییە؟ وەڵا ژنێ بۆ من بێنە تۆ کوڕە بەخوا هەتا خاوەنی ئەم تەبیعەتە بی بە حەیاتی ژن لەگەڵ تۆیان دانانیشێ ئەڵێم سەرێکی لای عەلوەکەم بزانم ئەنەناسێکم دەست ناکەوێت